ئەتەکێت چییە زەحمەت نەبێ تو هەرەڵی ئەتەکێت لە سیاقی قسەکانە پێتان ئەڵێم ئەتەکێت یعنی هونەری هەڵس و کەوتکردن پێتان ئەڵێم ئەتەکێت یعنی ئەو سلوکانی کە ئەیکەیت پێتان ئەڵێم ئەتەکێت یعنی ئەخلاق ئەتوانیت تۆ تەفسیری کەی بڵێ بە ئەخلاق ئەتەکێت ئەخلاقە هەنی ئەخلاقیاتی جوان تەسەورەکەم دوای ماوە سەعەتدان بیرم خاتەوە یان بە ڤیدیۆ یان بە کتێبێک لامە باسی هەر ئەتەکێت فی ئیسلامەکە کتێبێکە 200-300 لاپەڕە خۆی ئێمە جاروان نەکبەتین وازای شتانە باس نەکراوە هاوتووە نەفەرێک دوانیشتووە کەوکوژی بۆی دانیشتووە لە سەحابە و تابع و تابعین و فڵان هەنێ شت هەیە کە لە ئیسلامە کراوە لە سەحابە و تابعین و لە خلافەتەکان و لە حکومە ئیسلامیەکانە کراوە هەنێ شت کراوە کە سێرەکەی ئیسە بۆ نوێکێ لەو شتانە من وەکو دکتۆرێک تازە زانیمە لەو خوێنەوە زانیمە یەکەم شت لە جیهانی ئیسلامی لە دەوڵەتی ئیسلامیە قاوشی ژنان و قاوشی پیاوان جێکراوەتەوە لە خەستەخانە عجیبە یعنی ئەمە یەکەم شت داهێنان ئەمە باسی زاناکەی کردووە کە لە ئەندەلوس بووە لەکوێ بووە ئەم عینەی جیا کردوێتەوە مەسەلەن یەکەم کەس کە لە تاعونە مەسەلەی سیپەرێشن ئێستا کە لە تووبا کە لەگەڵ نەخۆشیێک بڵاوە بێتەوە لە خەستەخانەی سلێمانی یەکسەری ئەڵێن کاکە قاوشێکی داخرا و دروستکەن کەس تێکەڵاوی نەبێت چووکە بۆ نوێن سکچوون بڵاو بۆتەوە یان مەسەلەن ئەنفلەوەنزای بەراز بڵاو بۆتەوە ئەڵێ یەکەم جار لە ئیسلامە مەسەل ئەم جیابوونەوە سیپەرێشنی نەخۆش بە تایبەتی لە زمانی لە کاتی تاعونە ئەوە تەطبیق کراوەتویان ئەو کەسانی توش بوونە عەزلیان کەن بۆی بڵاو نەبێتەوە مەبەستم چییە فکرەکە باسی ئەخلاق